تایبەت بردومانکردنی کێڵگەی نەوتی و هەروەها کۆمپانیا ئەمریکەکان لە عێراق تازەترین پێشهات و کاردانەوەی ڕووداوەکان لە هەمان کاتدا ئیسرائیل ڕایەگەێنێت کە لە جەنگ لەگەڵ ئێران چوونەتە قۆناغی دوو واتە هەفتەی ڕابردوو قۆناغی یەک بوو وە لە ئێستەوە قۆناغی دوو دەست پێکە قۆناغی یەک بەکردنە ئامانجی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران و کوژرانی 47 بەرپرسی دیکەی ئێران دەستی پێکرد بەڵام قۆناغی دوو هێشتا دیار نییە کە ئامانجەکان چین بەڵامەوەی کە هەیە تارانی پایتەختی ئێران لەژێر بردومانێکی چڕ و سەختدا بەپێی ئەو وێنانەی کە کەمێک پێش ئێستا تاران شان ئەدات وەروە وێنانی کە بڵاو کراونەتەوە ئەوە ئێستا لەسەر شاشی کورسات نیوزەی بینن کەمێک پێش ئێستەی تارانە وەگەوەی کە باسەکرێ سەختترین و تونترین و گەورەترین بردومانی تاران بووە لە مێژووی ئەو شارە تەنانەت لە شەڕی 8 ساڵی عێراق-ئێران لە شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێراندا هاوشێوەی ئەو بردومانانی ئەم شەو لە تارانە نەبینرا و نەشبیستراوە ئەوانەی کەی بینن ناوەڕاست هەروەها خۆر ئاوای تارانن کە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل و ئەمریکاوە بە سەختی بردومان کراون شوێنی بردومانەکان بەڕوونی بەرزبوونەوەی ئاگر و دووکەڵیان پێوە دیارە بە شێوازێک دووکەڵ تەواوی ناوچەکەی داپۆشیوە ئەوەی کەی بینن خۆر ئاوای تارانە کە چەندین پێگەی استراتیژی گرنگی سوپای پاسدارانی ئێران بە تایبەت هەردوو سوپای پاسدارانی زەمینی واتە هێزی زەمینی و هەروە سوپای پاسداران هێزی ئاسمانیەکەوێتە ئەو ناوچانە بە تایبەت ناوچەی پیشەسازی و هەروەها فڕۆکەخانەی میهراباد کە وەکو ناوەندێکی گرنگی هێزی ئاسمانی سوپای پاسداران بەکاردێت ئەوە وێنەکانن خۆتانێ بینن سەیری کرد چ دووکەڵ و ئاگرێکی لە دوای خۆی جێهێشتووە و بەپێی ئەو وێنانی کە هەن زیاد لە چەند جارێک ئەو ئامانجانە بردومان کراوە وێنەکان بە شێوازێکن تارانیەکان لەسەر تاسەری شارەکە هەستیان پێکرەوە تەقینەوەیەکی تر لە هەمان شوێن ڕوو ئەدات کە پێشتر بردومان کراوە تەقینەوە یەک لە دوایەک بردومانی یەک لە دوایەک ئێستا ئامانجی هێزەکانی ئیسرائیل و ئەمریکا ئەو شوێنانی کە بردومانی ئەکەن بە تەنها یەک بۆمب و یەک جار دەستبەرداری نابن بەڵکو دووبارە و سێبارە ئەو ناوچانە بردومانەکەنەوە ئەگەر بێت و ورتر سێرنجی ئەو استراتیژە بین مەبەست لێی هەڵتەکانی ژێرخانی پایەگا و بنکە سەربازەکانی سوپایە بۆ پێی سوپای پاسداران بەوە ناسراوە ئەو بنکە سەربازیانەی دروستەکە چەند لەسەر ڕووی زەویە دوو ئەوەندەش لەژێر زەویە بنکەکانی دروستەکە هەرچەندە توانای موشکی ئیسرائیل و ئەمریکا بەهێزە کاتوانێت چەندین مەتر لەژێر زەوی وەروە کۆنکرێتیش ببڕێکە ئەو بنکانە هەڵتەکێنێ بەڵام دووبارە بردومانکردنەوەی بۆ ئەوەیە لە قوڵایی زەوی بنکە و بارگاکانی سوپای پاسداران وێران بکات هێرشەکان چەند شوێنێکی گرتوۆتەوە بنکە و بارگاکانی سوپای پاسداران بنکە و بارگاکانی دەستگای هەواڵگری ئیطلاعات بنکە و بارگاکانی هێزە ناوخۆیەکان وەکو پۆلیس و پۆلیسی فریاکەوتن هەروەها لە سەروی هەمووشیانەوە بردومانکردنی کۆگاکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران کە کۆگای چەک و تەقەمەنی سەرباری ئەوەش سەکۆ موشکیەکان و هەروەها ئەو شوێنانەی کە بۆمب و درۆن و موشکیان تا دروستەکرێ ئامانجی لە پێشینەی هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکان بۆ بردومانکردن سەرنجتان ڕاکێشم بۆ نەخشەی ئێران ئەو شوێنانی کە بردومان کراوە ئەوە وێنەیەکی تارانە گەورەی قەبارەی بردومانەکان شانیان لەوێ زۆر بەڕوونی دەرەکەوێت ئاگرێکی زۆر دووکەڵێکی زۆر تەواوی ناوچەکەی داپۆشیوە ئەوە ئەو قسەیە کە وەزیری گەنجینەی ئەمریکا کەمێ پێش ئێستا وتبووی کە ئەچینە قۆناغێکی نوێوە بۆ بردومانکردنی ئێران وتبووشی لە ماوەیەکی زۆر کووردا پلانمان وایە تەواوی سەکۆ و کۆگاکانی موشکی ئێران بردومان با لەسەر نەخشەش پێتان بڵێم ئێستا لەکوێی ئێران بردومانە بێگومان لە ڕۆژی ڕابردوو زۆربەی ناوچەکانی خۆرئاوای ئێران بە ڕۆژ هەڵاتی کوردستانیشەوە کە ئەکەوێتە خۆرئاو و باکووری ئێران بەردەوام بردومان کراوە ئەگەر ئەمە نەخشەی ئێران بێ
بە دیاریکراوی ئێستا بۆردومانەکان لە خوارووی ئێران لە ئابادان کاکەوێتە سەر کەنداوی عەرەبی و هەروەها باشووری ئێرانە بۆردومانی چڕوپڕی تایە لەم ناوچەیە و هەروەها لە هەمەدان بە هەمان شێوە لێرە بۆردومانی چڕوپڕی تایە. هەمەدان پێگەیەکی استراتیژی زۆر گرنگە بۆ بەستنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان بە تارانی پایتەخت و هەروەها ئەو ناوچانی کە بنکەی سەرەکی سوپای پازاران. هەمەدان هەروەها نزیکە لەکوێ لە عێراق کە یەکێک لە وێزگە ئەتۆمیە گرنگەکانی ئێران بە تایبەت بۆ ئاوی قورس لە عێراق بنیادراوە کە ئەکەوێتە نێوان هەمەدان و تاران وەروە پێگەی استراتیژی هەمەدان بریتە لە بەستنەوەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واتە خۆرئاوای ئێران لەگەڵ باکووری خۆراوای ئێران بە تارانی پایتەختەوە کە لە نوقتەی مەرزیەوە واتە لەسەر سنوورەوە بۆ تاران 600 کیلۆمەتری ڕێک. ناوچەکانی هەمەدان لەژێر بۆردومانی سەختان هەروەها تارانی پایتەختیش بە هەمان شێوە. لە تارانیش بەری خۆرئاوای تاران کە پێشتریش باسم کرد بنکە و بارگای سەربازی هێزی زەمینی سوپا و هەروەها فڕۆکەی میهرابادیش لەژێر بۆردومانی چڕ و سەختدایە بە هۆکاری ئەوەی بنکەی ئاسمانی سوپای پازداران لەوەیە و پێ ئەچێت بۆ بابەتێکی تریش فڕۆکەخانەی میهراباد گرنگیە بێت. کەمێک پێش ئێستا ئەندونوزیا ڕایگەیان کە هەوڵێک هەیە کە سەرۆکوەزیرانی ئەندونوزیا لەگەڵ وەزیری دەرەوەی پاکستان سەردانی ئێران کرد بۆ شکاندنی ئەو تەوقەی لەسەر ئاسمانی ئێران هەیە. وەزیری دەرەوەی پاکستان و سەرۆکوەزیرانی ئەندونوزیا وەکو دەست پێشخەریەک ئانوێ سەردانی سعودی و ئیمارات بکەن و هەر لە هەمان کاتدا سەردانی تاران کەن و ئەژڵێن ئێمە ئەمانە ئەو تەوقەی لەسەر ئاسمانی ئێران هەیە بیشکێنین و سەردانی ئەوێ بکەین کە ئەمە جۆرێک لەکردنەوەی ڕێڕەوێکی ئاسمانیە بێ بۆ ئێران بۆیە بۆردومانکردنی تاران بە تایبەت فڕۆکەخانەی میهراباد پێچێ ئامانجەکانیەوە بێت کە هیچ شوێنێک لە ئێران ئەمن نییە بۆ نیشتنەوەی فڕۆکە هەرچەندە بیرمان نەچێت لە تاران دوو فڕۆکەخانەی گرنگە میهراباد زیاتر بۆ گەشتی ناوخۆی بەکاردێ بەڵام ئەکەوێتە ناوچەقی تارانەوە و هەروەها فڕۆکەخانەی ئیمام خومەینی هەیە کە 70 کیلۆمەتر لە دەرەوەی تاران لە باشووری تاران دروسترا و تا ئێستا هیچ زانیاریەک باز لەوە ناکات کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیمام خومەینی کە 70 کیلۆمەتر لە تارانی پایتەخت دوورە بۆردومان کرابێ. هەر ئێستا سەرنجتان ڕاکێشن بۆ هەواڵ و زانیاری نوێ سەبارەت بۆ بۆردومانکردنی تاران. ئێستا تاران لەژێر بۆردومانی چڕوپڕایە. جارێکی تر هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا بەردەوامن لە بۆردومانکردنی تاران و بە سەختی بنکە و بارگاکانی سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران بۆردومانەکرد. ئەو دیمەنانە دیمەنی تارانی پایتەختن ساتی بۆردومانکردنی بنکە و بارگاکانی سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێرانن و زۆر بە ئاسانی دیارە کاریگەری و قەبارەی گەورەی بۆردومانەکان بە تایبەت ئاگر و دوو کەڵێکی زۆر گەورە لە ناوچەکە بەرزەبێتەوە و بە دیاریکراوی لە تارانی پایتەخت فڕۆکەخانەی میهراباد کاکەوێتە خۆرئاوای شارەکە لەژێر بۆردومانی چڕ و سەختدا. بۆردومانەکان بەڕادەیەکن کاریگەری گەورەیان لە سەردانی شتوانی تاران دروست کردووە دڵ ڕاوکەی لای هاوڵاتیانی تاران دروست کردووە و هەروەها لە تەواوی شارەکە گوێبیستی تەقینەوەکان بوون. لە تەلئەبیبیش بە هەمان شێوە بۆردومان هەیە. لە هەمان کاتی بۆردومانی تاران تەلئەبیبیش بۆردومانەک. سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران چەند موشکێکی ئاراستەی تەلئەبیب کردووە و پێ ئەو وێنانەی کا بڵاو کراونەتەوە ئەوە ئاسمانی تەلئەبیبە بەڕوونی دیارە موشکی سوپای پازداران لە ئاسمانی تەلئەبیب بەڕوونی ئەبینرێ بەشێکیان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی ئەتەقێنرێنەوە بەشێکشانەگەنە ئامانجەکانیان. ئەوە موشکی سوپای پازدارانە چەند موشکێکە لەسەر ئاسمانی تەلئەبیب و زەنگی ئاگادارکردنەوە لێ ئەدرێ لە تەلئەبیب و بەشێکیان بە ئاسانیەگەنە ئامانجەکانیان ئەوە لە ئاسمانە بەشێکشان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانەوە تەقێنرێن ئەوە تا موشکەکە بەرەو ئەرز دێت زۆر بەڕوونی دیارە کە بەرەو ئامانجەکانیە چێت لە نێو تەلئەبیب وەگەی بینن لە وێنەکان زۆر بەڕوونی دیارە ئاسمانی تەلئەبیبە. کەمێک پێش ئێستا موشکی ئێران و سوپای پازارانە کە ئاراستەی ئیسرائیل کاوە دوو موشک لە ئاسمانی تەلئەبیب بە ئاسانیە بینرێ سیستەمی بەرگری ئاسمانی هەندێکیان ئەتەقێنرێنەوە لە ئاسمان بەشێکی و موشکانە و ڕووناکیانەی بینن بەشێکی سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلە بەشێکیشی موشکی ئێرانە کە
لە ئاسمانی تەل ئەبیب ئەبینرێ هەروە چەند وێنەیەکی موشکی بال یاخود موشکی هێرشووی ئەم جارێکی ینی ئەم شەوی جارێکی دیکە لە ئاسمانی تەل ئەبیب بینرایەوە ئەگەر هاوکارانە بتوانن ئەو وێنانی کە تایبەت بوون بە موشکی هێرشووی کە جارێکتر لە ئاسمانی تەل ئەبیب بینران کە دیمەنێکی جیاوازیە و هەروەها جۆرێک لە ترس و دڵڕاوکەی لای ئیسرائیلەکان دروستکەوە و ڕۆژی ڕابردوش بەپێی وتەی پۆلیسی تەل ئەبیب تیمە فریاوزارەکانی تەل ئەبیب زەرەر و زیانێکی زۆری بە شوێنی جەجبن ئەوە وێنەکانن ئەوە موشکی هێرشووی سوپای پاسدارانە کە خەیبەر شکێنی یاخود قوڕەم شەهری چوارە ئاراستەی تەل ئەبیب کراوە بە ئاسانی لە ئاسمانی ناوچەکە بینرێت ئەوە موشکی هێرشووی بوو کە کەمێکی پێشێستا بینیتان لە عێراقی پێشاتی نوێ هەیە هەندێ شوێنی گرنگ لە عێراقیش بردومان کرابوون و لە کێڵگەی نەوتی لە کۆمپانیای ئەمریکی هەتا ئەگاتە بابەتی بارگاکانی حەزبی شعبیش بە هەمان شێوە بردومان کرابوو لەگەڵ هاوکارم دکتۆر عەلی کاشان بەردەوام بین لە گەیاندنی هەواڵ و زانیاریەکان و هەروە شرۆڤەش بۆ ڕووداوەکان دکتۆر سڵاو لێبێ هەواڵ و زانیاری نوێ هەیە دو سەعاتێک هێمنی و ئارامی هەبوو لە ئاسمانی ناوچەکە بەڵام بە شەپۆلێکی بەهێزی بردومانکردن سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە جەنگەکان بردوتە قۆناغێکی نوێەوە دوای تێپەڕبوونی هەفتەیە ئێستا بە قۆناغێکی نوێ بیننەوە هەروەها هەوکاتەوەشیان ڕاگەیاندووە کە هێرشێکی چڕی ئاسمانی نزیکەی سەد فڕۆکەی جەنگی دەستیان پێ کردو لە ئاسمانی ئێران و ئەوەشیان نەشاردووە کە تەواوی ئاسمانی ئێرانیان کۆنتترۆل کردووە هیچ سیستمێکی بەرگری ئێرانی توانای بەپەشدانەوەی فڕۆکە جەنگەکانی ئیسرائیلی نییە وەکو تۆ ڕوونت کردەوە بەوردی باز لە فڕۆکەخانەی میهراباتە کرێ لە تاران کە بردومانێکی سەخت کراوە بەپێی ئەو سەرچاو میدیانەی هەیە کە تەواوی فڕۆکەخانەکە خاپور کراوە وەکو دیاریشەوە ئاشکرایە لە میدیاکانە هەیە کە فڕۆکەخانەی میهرابات کە تۆش باس کرد نزیکە لە چەند بنکەیەکی سەربازی تەنانەت چەند گەنجینەیەکی سەربازیش لەو ناوچەیە دکتۆر یەکشت کە تۆ باسی ئەو بارەگانی وەزارەتی ئیطلاعات و هەواڵگری و سەربازی و سوپات کرد لەو ناوچانە ئەمێ باسی شتێکی تر بکەم کە لە نزیکی فڕۆکەخانەی میهرابات خۆی لە ناو شاری تارانە کەوتوتە ناوجەرگەی شارەکەەوە ئەم فڕۆکەخانەی سەردەمی پێش کۆماری ئیسلامی ئێرانە چکە ئەو کاتێک کە خومینی ساڵی 79 گەڕێتەوە بۆ ئێران لەو فڕۆکەخانەیە دابەزێ ئەم فڕۆکەخانەیە بەپێی تێپەڕبوونی کات و فراوانبوونی شاری تاران ئێستا کەوتوتە ناو شارەوە ئەی نزیک تێرمیناڵی تارانە نزیک خۆراوی تارانە مەیدانی ئازادی سماز لەوە بکەم یەکێکە لەو سومبڵانەی تارانی پێ ناسرێت مەیدانی ئازادیە کە تەنها چەند سەد مەترێک دوورە لە فڕۆکەخانەی میهراباتەوە بۆیە بردومانکردنی ئەم فڕۆکەخانەیە کە لە چواردەوری بێژگە لەو تێگە سەربازیانەوەکو باسم کرد ناوچەیەکی چڕی دانیشتوانە تەنانە داخلیەکانی هەندێک زانکۆ لەو ناوچەیە چکە ناوچەیەکە کە خەڵکە ئەو خەڵکە شتەیە کە زۆر ئاستیابوریان بەرز نییە یعنی لە بڵێ وەکو ئێرانیەکان خۆیان لە باڵای شار ئەدرا ڕۆژانی پێشوو ئێستا لەو ناوچەیە درێ دکتۆرە بێ باس لە شتێک بکەم لە ڕۆژی یەکەمی هێرشەکان بۆ سەر ئیسرائیل ڕاگەیەنرا کە یەکەمین کەس ڕابەری کۆماری ئیسلامی بوو پاشان 47 کەس ئەو ڕۆژە ڕاگەیەنرا کە 48 سەرکردە و کەسایەتی باڵای ئێران کوژراون بەڵام بە تێپەڕبوونی 6 ڕۆژ تەواوکردنی 7 ڕۆژی جەنگەکە تا ئەمڕۆ لە دوای ئەوە دوو کەسایەتی گەوری تر کوژراون ئەو دوو کەسایەتیش ئەویان کە وەزیری بەرگری بوو کە وەزیرێکی دوایاندانە جێگرەکەی بوو کرا بە وەزیر لەگەڵ فەرماندە تازەکەی سوپا ئەم دوو کەسە کە کوژراون بۆ ئەمە بەڕاستی لای من پرسیارە بۆچی ڕۆژ یەکەم 48 کەس کوژرا دوای بە 6 ڕۆژ دوو کەس کوژرا ئایا تەکنیکێکی نوێیان بەکارێناوە لە خۆشاردنەوە یاخود پلانی ئەمریکا و ئیسرائیل ئەوە بۆ کە دەرکەوێت کەی تر یعنی نەوەی دووەمی سەرکردەکانی ئێران کێن وەجگە لەوەش تەنها ئێستا باز لە ئەگەری دەنگۆی کوشتنی مستەبای خامنەیی وەکو جێگرەوەی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ تەنانەت مەسعود پزیشکانی سەرۆکی ئێرانی جەکرێ
ئەم زانیاری ئێستا هەیە بۆ من بەرچاومکە و تاکو ئێستا پژڕاز نەکراوەتەوە. من پێم وایە و ئەمە بیکەم بە پرسیاریش بۆ تۆ چوونە قۆناغی دووەمی جەنگ دووبارە بە ئامانجگرتنی سەرکردە و کەسایەتی سیاسیەکان دەست پێ ناکاتەوە یاخود داوە ئەشمێ پرسیارەکەم جۆرێک تریش بێ زۆرێک لە ئەو دەستپێکردنی جەنگانە کاتی گۆڕینی جەنگەکان لە جەنگی 12 ڕۆژەش کە ڕۆژی حوتەم کە ئەمریکا تەداخلی کرد و وێزگەکانی فۆردۆ و نەتەنز و ئەو شوێنەکانی پیتانتنی یۆرانیۆم و وێزگا ئەتۆمیەکانی بۆردومان کرد شەی جومعە لە سەر شەمە بوو یا بەربەیانی شەمە بوو ئەمەش گەڕێتەوە بۆ ئەو سەبەبەی کە باز لە داخستی بۆرسەکانەکرێ جا وەڵامی پرسیارەکەم تقریبن دوو بەشە کە مناقەشەی لێوە بکەین بەس با بچینە لە ئەو ڤیددیویانە کە برادرانی کۆنتترۆڵ بەندەناوین وڵی پرسیارەکان بووم یاخود باسی و بابەتانەکەی کە بابەتی گرنگن پێش هاتی نوێن لە جەنگ سەرستان بۆ وێنانێت ڕاکێشم لەسەر شاشەی کورسات نیوز کە ئەوە تارانی پایتەختی ئێرانە لە ساتی بردومانکردنی ئەم شەوی سوپای ئیسرائیل بۆ سەر بنکە و بارگاکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران و ئەوە نزیک مەیدانی ئازادیە کاکەوێتە خۆر ئاوای ئێران مەیدانی ئازادی لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران لە ساڵ 1970 کاتێک لە مەیدانی ئینقلاب لە زانکۆی تارانەوە دەستی پێکرد نزیکترین مەدان لە زانکۆی تاران لەو کاتەیە پێی ئەوتێ مەدانی ئینقلاب بە ناوی شۆڕشەوە ناونرا بە ناوی ڕاپەڕینەوە ناونرا چونکە لێەوە خۆپشاندانەکان بۆ ڕوخانی شا دەستی پێکرد لە زانکۆی تارانەوە بە مەدانی ئینقلاب و جادەی ئینقلابە تێپەڕین لە مەدانی ئازادی هەمویان ڕایان گەیان کە شا ڕۆژ و پێشوازیان لە خومەینی کرد بۆ هۆیەوە مەدانی ئازادی ئەو ناوەی بۆ دانرا و هەروە ئەو سمبولەی کە لە مەدانی ئازادی هەیە لە سەردەمی شا محەممەد ڕەزا لە ئێران دروستکراوە بەڵام خودی مەدانەکە لە شۆڕشی ئیسلامی ئێران و لە ساڵ 1970 ناوندرا مەدانی ئازادی و مەدانی دواتری کە نزیکە لە زانکۆی تاران ناوندرا مەدانی ڕاپەڕین بێگومانە وێنانە نزیک مەدانی ئازادین کەمێک پێشێستان بردومانی ئیسرائیلە بۆ سەر بنکە و بارگاکانی سوپای پاسداران و نزیکترین بنکەی سوپای پاسداران لە مەدانی ئازادیەوە بنکە و بارگا یاخود پایەگای میقدادیەیە کە بە یەکێک لە سەرەکیترین پایەگاکانی سوپای پاسداران لە ناوتاراندا هەندرێت. پایەگای میقدادیە واتە بنکەی سەربازی میقدادیە لە ناو سنتەری تاران بە گەورەترین سەربازگە و هەروەها بنکەی سوپای پاسداراندا هەندرێت لە ڕۆژئاوای تاران کە ئێوارەی ئەم ڕۆژ بە ئامانجگیرا و ئەم شێو جارێکی دیکە بە ئامانجگیرە. قەبارەی بردومانەکان بە شێوازێکن چەند جارێک لەسەرێک ئەو وێنەی کەیبینی زۆر بە ڕوونی پیشانیان چەند جارێک لەسەرێک بردومانەکرێتەوە و هەروە لە ئەوە جارێکتر لە هەمان شوێن ئەیاتەوە و بە ڕوونی ئەبینێت لە هەمان شوێن تەقینەوە دروستە بێت کە بەشێکی پێوەستە بۆی کە و شوێنانە کۆگای چەک و تەقەمەنی لە ژێر زەویان و ئەو بردومانانی کە چەند جارێک ئیسرائیل و ئەمریکا لە یەک شوێنێنەوە ئامانجیان ئەوەیە کە ژێرخان و ئەو ژێرزەمینانەی لە ژێر زەوی تاران و بنکە و بارگاکان دروستراون هەڵی تەکێنن وە کۆگاکان لەوێن هەمووی تێک بشکێنن هەتاکو و توانای سەربازی ئێران کەم بێتەوە. بنکەی میقدادیە کە بردومان کراوە جگە لەوەی کە بنکێکی سەرەکی سوپایە وا باسەکرێ لای تارانیەکان لە خۆپیشاندانەکانی هەشتی مانگی یەکی ئەمساڵ ئەو هێزەی کە لەوێن ڕۆڵی سەرەکیان هەبوو لە سەر کورتکردنی خۆپیشاندەران. ئەو بنکەی کە بردومان کراوە لە خۆر ئاوای تاران تارانەکان خۆیان ئەڵێن ڕۆڵی سەرەکیە بۆ لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی هەشتی مانگی یەک کە لە ئێران بەڕێوە چوو واترم لەو کاتەشا وتی کە هاوڵاتیانی ئێران کاتێ خۆپیشاندانەکەن ئاگام لێتانە ڕوبەڕووی ئەعدام و کوشتن و بڕینە بنەوە هاوکاری لە ڕێیە بۆتان. زۆر کەس پیان وابوو کە ئەمریکاش ئەم جارە شەقامی ئێران بە تەنها جێڵێ بەڵام ئەوە جەنگ دەستی پێکرد هێشتا دیار نییە ئەمریکا سوورە لەسەر کۆتایی هاتنی سیستەم و گۆڕینی ڕژێم یاخود دکتۆر بردومانی تاران بەردەوامە چی تازە سوپای پاسداران ڕایگەیاند شەپۆلی 24 موشکیان نرد ئەم شەو باڵێ ئەمڕۆ بە بەراورد بە ڕۆژەکانی پێشوە ڕۆژێک ئەم دیێڕە دووبارە کیلۆچکە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی
شەپۆ لە موشکەکانی ئێران کەمە بێتەوە ژمارە ئەو موشکانی ئاڕاستەیەکە کەمە بێتەوە ئەم ڕۆژ بامان شێوە بە بەراورد بە ڕۆژانی پێشوو کەمتر بووە ئەم چەند ساعتێک پێش ئێستا شەپۆلێکیان هەبوو کاوەکو ئێستا لەسەر شاشەی کورسان نیوز بینیمان و تۆ باست لێەوە کرد هەندێک لە موشکەکان توانی بیان گومەزی ئاسینەکە تێپڕێن لە ئێستەیە شەپۆلی 24میان ئاڕاستە کردووە کە ڕایان گەیاندووە دکتۆرەگەر بە پێی ئەوە بێ هەندێک لە موشکانە پێویستیان بە 6 خولەک بۆ 8 خولەک بێ بگاتە ئیسرائیل ئێستا ئێمە هەر لە درێژە ڕووماڵەکەی ئەتوانین ئەو پێشاتەش ڕووماڵ بکەین تا چەند یەگاتە ئیسرائیل و تەلەڤیڤ یاخودنا بەڵام باس لە یەک شت بکەم ئەگەر ئێستا و کارانم توان بە پیکچەرێک ئەو وێنەی تەلەڤیڤمان بنێ ئەو شوێنەی زوومی کامێرەکانی لێدانراوە بۆ ئیسرائیل بە بڕای من ئەو شوێنەیە کە ناوچە حساسەکانی تیان نیە چونکە کەمترین وێنەی کەوتنە خوارەوەی موشک لەو وێنە ڕاستەوخۆیانەوە بینین ئەوە دابینین کە ئەکید وایە پامێری هەولێر دەمێکەیە لە هەولێر لەسەر هێڵە بۆی ڕاستەوخۆ بزانین دوای زانیەرەکان چین ساردی با بچینە لای ڕامان مستەفا پامێری کورسات نیوز لە هەولێر بۆ زانیاری زیاتر چمە لای ڕامان بزانین باردۆخی هەولێر چۆنە دوای ئەوەی کە درۆنێک لە ئاسمانی هەولێر تێشکێنرا بوو لە نزیک هۆتێلێک لە هەولێر کەوت بۆ خوارەوە ڕامان دوایین زانیاریەکان لەسەر بارودۆخی ئەمنی و ئاسمانی هەولێر چی هەیە هیچ پێشهاتێکی نوێ هەیە دکتۆر بیلال دکتۆر علی سڵاوتان لێبێت لە دوایین زانیاریەکان تەواان هەندێک زانیاری وردی ئەمنیم لەلایە بەس ئێمە وەکو تیمی کورسات نیوز پێشتری شێوە ئاماژەتان پێدا کە پابندین بە ڕێنماییەکانی ئاسایش بە شێوەیەکی گشتی نامەوێت هەندێک شوێن هەیە هەندێک با بڵێن بینا و هۆتێل هەیە لە هەولێر کە گۆڕانکاریان کردووە ناوەکانیان بهێنین دوایین گۆڕانکاری لە دوای ئەوەی کە با بڵێن هێرش کرا سەر ئەو هوتێلە لەسەر شەقامی 100 مەتری شاری هەولێر جوڵەی هێز هەیە لە سنووری ڕێگای مەخمور ئەوەی کە من زانیاریم پێگەیشتووە کەمێک پێش ئێستا هێز جوڵەی پێکراوە بە ئاراستەی ڕێگای مەخمورەوە ئیتر ئەمە هۆکارەکەی بە تەواوەتی نازاندرێت بە چمە بەستێکە جوڵەی ئەو هێزەکە هەیە بەڵام ئەوە پشتڕاست کراوەتەوە لە دوای سعات 12 تاوەکو کەمێک پێش ئێستاش پێش ئەو ڕاستەوە خۆیە من لەسەر هێڵ بووم لەگەڵیان جوڵەکە بە ئاراستەی ڕێگای مەخمورەوە بەردەوامە دیارە بەشێکی زۆر لە پێشمەرگە و زێرەوانی ئەوانەی کە لەو سنوورەدا هەنا زۆڵیان پێکراوە ئەمە پێشتریش لە سنوورەکانی دیکەش هەبوو لە بارێزگای هەولێر بەتایبەت لە سنووری حاجی ئۆمەران ڕێژەیەکی زۆر هێزەکان هەبوون لە بەتایبەت لە دوو ڕۆژی کۆتایی جەنگەکە ینی کە دوێنێ و پێرێ ئەکا با بڵێن دوو ڕۆژ پێش ئێستا زوڵەی هێز زۆر هەبوو سنووری گومرجی حاجی ئۆمەران هێزێکی زۆری تێدا زێژیر کرابوو ئەم شەو هەواڵ هات کە بەشێکیان گەڕاونەتەوە سنووری ناوسەنتەری شاری هەولێر ئیتر ئەم گۆڕانکاریانە هەر هەیە دکتۆر لە جوڵەی هێزەکان لە دوای ئەو هێرشەشکە کرا سەر هوتێلی سەر شەقامی 100 مەتری ئەوە هەبوو کە پارێزگاری هەولێر لەوێت چەند قسەیەکی کرد بە گوێرەی ئەو زانیاریانەی پارێزگار قسەی لەسەر کرد هیچ زیانێکی جیانی نەبووە و خەڵکەکانی ناو ئەوێ ناو هوتێلەکە هەمویان سەلامەتن تابان ئەو شوێنە نزیک بووە لە شوێنێکی پرۆژەیەکی نیشتە زێبوونی بەناوبان کە سکایک تاوەرزی پێڵێن لەوێ خەڵکەکە تووشی دڵەڕاوچێ و با بڵێن دوودڵیەکی زۆر بوونە بەشێکیان ماڵەکانی خۆیان چۆڵ کردووە لەوێ ڕۆشتون گواستراونەتەوە شوێنێکی جیاوازتر و قسە لەسەرەوە هەبوو کە دەوروبەری ئەو شوێنە بە تەواوی چۆڵ بکرێ بەڵام ئەمە تاوەکو ئێستا بەلایەنی پەیوەندیدار ئاماژەی پێ نەکردووە کە ڕێو شوێنێکیان بۆ دیاری بکرێ ئەوەی کە هەیە خۆیان بۆ سەلامەتی خۆیان ئەو ڕێو شوێنانە ئەگرنە بەر و لەو شوێنانە دوورەکەونەوە ئیتر ئەمە ئەو هێرشەی ئەم شەوی هەولێر لە کاتێکدا بوو کە کونسوڵخانەی ئەمریکا ڕاگەندراوێکی بڵاو کردبەوە کە داوای لە هاوڵاتیانی خۆی کردبوو تاوەکو ئەکرێت بە ڕێگای وشکانی لە عێراق بڕۆنە دەرەوە خۆتان دەرباز بکەن تاوەکو ئەتوانن لە هوتێلەکان مەمێنەوە لە ناو کوردستان بەتایبەتی لە سنتەری شاری هەولێر ئەوە کونسوڵخانەی ئەمریکا ئاماژەی بەوەدا بوو کە شوێنەکان هوتێلەکان سەلامەت نین بەتایبەت ئەو هوتێلانەی کە خەڵکی بیانی و گەشتیاری بیانی لە ئەمێنێتەوە ئەمە بە دیاریکراوی قسەی لەسەر کرابوو هەر چەند سەعاتێک دوای ئەو ڕاگەیەندراوە ئەو هێرشە ڕوویدا و تاوەکو ئێستا هێزی ئاسایش و بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر و بە هێزی دژە تیرۆر لە هەولێر و هەتا پارێزگاریش ئاماژەی بەوە نەدا کە ئەو درۆنەی کە ئەم شەو ئاراستی ئەو هوتێلە کرابوو لە چ ئاراستەیەکەوە بوو ئایا سوپای پاسدارانی ئێران بوون لە ئێرانەوە
ئاراستە کرابوو یاخود لە گروپە چەکدارەکانی سنووری دەشتی نینەوا بوو کە پێشتریش لە چەند ڕۆژی ڕابردوودا درۆنی بۆمبڕێژکراویان ئاراستەی هەولێر کردبوو وەک دەوترێت بەپێی زانیاریەکان ئەوشمان لەبیر نەچێت لە سنووری بازگەکان لە دەوروبەری خەبات و ئەو شوێنانەی کە بە تایبەت مووسڵ و نینەوە ئەوانە کە بە شێوەیەک قسە هەیە بەڵام تاوەکو ئێستا ئەوش پشتڕاست نەکراوەتەوە کە هێزەکانی حەشدی شەعبی لەوێ ڕۆشتون و خۆیان ئەشارداوە بەڵام ئەمەشیان پەیوەندیدارە بەو بارودۆخە ئەمنی ئەو جوڵە هێزەی کە هەیە ئیتر وەک ئاماژەم پێدا درۆنەکە زیانی نەبوو لە دوای ئەو بابەتە لە دوای ئەو هێرشەش لە ئاسمانی شاری هەولێر ئێمە هەر لە دەرەوە بووین ناو بە ناو تاوەکو ئێستاش کەمێک پێش ئەو ڕاستەوە خۆیش دەنجی فڕۆکەی زەنجی ئەبیسترا لە سنووری شاری هەولێر بە تایبەت لە قەزای خەباتیش ئەو گوێبیستی ئەو دەنگەبوونە ئیتر ئەمە دکتۆر بە شێوەیەکی گشتی ئەم چەند ڕۆژە بە تایبەتی کاریگەری زۆر خستۆتە سەر بە تایبەت کەرتی پەروەردە وەک ئاماژەش پێکرا لە وەزارەتی پەروەردە ئەو ماوەیە خوێندن بە تەواوی پەک خراە بە تایبەتی لەبەر ئەو دۆخە ئەمنیە لە ناو سنتەری شارەکان هەیە دەباتباتی کەرتی با بڵێن گەشت و گوزاریش ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە دکتۆر چکە ئەم ساڵ وەک ئەزانین ئێستا نزیکین لە نوێژ با بڵێن ئەو جەژنانەی کە بەڕێوەیە جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان ئیتر ئەمەش کاریگەری کردوتە بە تایبەت بەهۆی داخرانی ئاسمانی عراق بە تەواوەتی ئیتر ئەمە هەبووە هۆی ئەوەی و تاوەکو ئێستا شوەک ئاماژەم پێدا بە دوایین زانیاریەکانەوە بوو جوڵەی هێز لە ئاراستەی ڕێگای خەبات هەبوو و سەبارەت بە درۆنەکانیش ئەوە بوو کە دوایین هێرش کراوە سەر ئەو هۆتێلە بە درۆنی بۆمبڕێژکرا ڕامانەمێ بپرسم تا چەند ئەو جوڵەی هێزە ڕوونەکە چمە بەستێک جوڵێن راون چکە خۆمان نەزانین ڕێگەی هەولێر مەخمور ئەو ڕێگەیە کاچێ بەرەو مووسڵ و هەندێک لە میدیا عێراقیەکان باسییان لەوە کردووە کە ئەو خاڵی پشکنینانە و ئەو شوێنانەی و بنکانەی حەشدی شەعبی کە لە دەشتی نینەوە و لە مووسڵ هەبوون لەگەڵ لە نێوان مووسڵ و هەرێمی کوردستانە لەلایەن حەشدی شەعبیەوە چۆڵکراون و پۆلیسی تیاجێگیر کراوە ئەمە تا چەند ڕاستە ئایا ئەو هێزە جوڵەکەیان بەرەو مووسڵ و بەرەو مەخمور و لێوە بە مووسڵ پەیوەندی بەم جوڵەیەوە هەیە یاخودنا و سەبارەت بە درۆنەکەش کە باس کرا ئێستا مقاومەی ئیسلامی عێراقی لە پێگەی خۆیانەوە پشتڕاستیان کردوێتەوە خۆیان بە پرسیارەتی خۆیان لەو هێرشە درۆنی سەر هەولێر و ئوتێل ئێرجان ڕۆتانە ڕاگەیاندووە. بەڵێ پێشتریش بێگومان ئەو گروپەکانی ئەوەی کە ناو تێنا مەقاومەی ئیسلامی کە بە تایبەت سەرای ئەو لیادەم بە ناوڕۆکی ڕسمی ئەوەی ڕوون کردوتەوە کە هێرشەکانی سەر فڕۆکەخانەی هەولێر و هەتا بەشێکی کۆنسوڵخانەی ئەمریکاش لە هەولێر لە ئەستۆی خۆیان گرتووە سەبارەت بە پرسیاری جوڵەی هێزەکە من هەوڵمدا قسە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بکەم بەرپرسە ئەمنیەکان بکەم بەزڵام بەڕاستی کاتەکەی درەنگ بۆ وەڵامی پەیوەندیکردنیان نەداوە بۆ ئەوی وەڵامێکی دیاریکراوم بدەنەوە تەنها لە چەند سەرچاوێکی دیکە ئەو هەواڵم پێگەیشت کە جوڵەی هێز هەیە لەوێ ڕەنگە ئەوەی کە تۆ باس کرد پەیوەندی بەوە هەوێت بە تایبەت دۆخی بازگەکان لە ئێستادا ئەو جوڵەی کە هەبوو دوای ئەو بڕیارەش کە سوودانی لەسەر ئەو بەرپرسە هەواڵگریانەی کە کردیان لەو سنوورە بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبووە ئەیانوێت پێم وایە ئەو جوڵەی هێزە سەبارەت بەو بابەتەیە کە ئەیانوێت زم و جۆڵی بازگەکان بە تەواوی کۆنتڕۆڵکەن بە تایبەتی لە ئێستادا ئیتر بە شێوەیەک لێدوانی فەرمینەم توانی وەرگرم چونکە کاتەکەی درەنگ بۆ وەڵامی پەیوەندیان نەداوە بەڵام ڕەنگە بە شێوەیەکی گشتی ئەوە هۆکارەکەی بێت دکتۆر. باش دەست خۆش ڕامان دو پرسیارم باز لەوە کە ئێستا هیچ دەنگی درۆنێک هیچ دەنگی موشکێک لە ئاسمانی هەولێر نییە هەولێر ئارامە ئمە هیوای ئارامی بۆ هەولێرە خوازین بەڵام پێشتر بینیمان دژە تیرۆری هەولێر ڕایگەیان کە 4 درۆنی تریان لە ئاسمانی هەولێر قسۆتە خوارەوە کە باسێکی ئەومان بۆ بکەیت و پاش تۆچین لای پێیانێری ترمان دکتۆر بیلال لە مووسڵ باز لە دۆخەکەی مووسڵ بکە هاوار لە دووەکەوە چۆتە شوێنی ڕووداوەکان و باز لە چۆڵکردنی هێزەکانی حەشدی شەعبیەکە ڕامان دوایین پرسیارمانەوە ئێستا تا چەند هەولێر ئارامە هاوڵاتیان تا چەند بێخەم بن. بەڵێ لە دوای ئەو هێرشە دکتۆر بۆ سەر ئەو هوتێلە لە شەقامی 100 مەتری شاری هەولێر وەکە ئاماژەت پێدا دژە تیرۆری هەولێر ڕاگەیەندراوێکی کورتی بڵاو کردەوە کە 4 درۆن تێکشکێنراون بەڵام لە دوای هێرشەکەەوە تاوەکو ئێستا ناو بەناو چەند جارێک من خۆم گوێم لە دەنجی درۆن بووە یان با بڵین فڕۆکەی جەنجی چکە وەک ئەزانین ئێرە ئاراستەی ڕۆشتنە بەرەو ئاسمانی وڵاتی ئێران ئەوەش زۆر جار درۆنەکانی نەیان بەشێکەوە و موشەکانی کە ئاراستەی ئیسرائیل ئەکرێن لەلایەن
لایەن ئێرانەوەیان بە پێچەوانەوە ئەو فڕۆکانی لە ئیسرائیل و بەرەو ئێران دێن بەسەر ئاسمانی کوردستانیان شاری هەولێردا تێپەڕن ئەوشیان زۆر زار کاریگەری هەیە لەسەر دەنگ و ئەو شوێنەی کە بەسەر ئاراستەی هەولێردا ئەڕوە وەک ئاماژەم پێدا چەند جارێک ئاماژەی بڵێن هەست بەو دەنگە کراوە من خۆم گوێم لێ بووە بەڵام ئێستا دۆخی سنووری شاری هەولێر ناو سنتەری شار بە شێوەیەکی گشتی ئارامە لە شوێنە پێویستەکان ئەوەی کە هەیە لە نقطە سەرەکیەکانی ناو شاری هەولێرەوەی ئێمە تێبینیمان کردووە هێزی پێویست جوڵەی پێکراوە ئێشگری 24 ساعتیان هەیە و ئێمە تێبینیمان کردووە بە درێژایی ئەو چەند ڕۆژەکە بە تایبەت ئێستا لە هەشتمین ڕۆژی هەڵگیرسانی جەنگداین لە هەموو ڕۆژەکان من تێبینیم کردووە شوێنانەی کە زۆر سەرەچین لە سنووری ناوسەنتەری شاری هەولێر هێزەکان ئێشگرن بە بەردەوامی بۆ بوونی هەر حاڵەتێکی لە ناکاویان یارمەتیدانی هەر بابەتێک بۆ نمونە بە تایبەت ئەو لەو کۆتاییانە کە پارچە درۆنە تێکشکاوەکان لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیەوە کە دەتەقێنرانەوە ئاراستە ئەکرانە شوێنانی دیکە ناو ماڵانیان دەشتاییەکان ڕاستەوخۆ ئەو هێزە ئەمنیانە ئەڕۆشتن بە زووترین کات ئەو پارچانیان ئەگەر مەترسی ما بووە پوچەڵیان ئەکردەوە و دواتر دەیان گواستەوە لەو شوێنە بەڵام لە ئێستادا وەک ئاماژەم پێدا دۆخی ناو سنتەری شاری هەولێر ئارامە و هیچ دەنجێک گوێبیستی نابین ئێمە ئێستا کە لە دەرەوەینا هیچ دەنگێک نایەت و دۆخەکە بە شێوەیەکی گشتی ئارامە. زۆر باش. ڕامان مستەفا پامێری کورسان نیوز لە هەولێر هەربژی هاوار علی پامێری کورسات لە دوهۆک هەندێک گۆڕانکاری هەیە بە تایبەت لە هێڵی تەماز واتە هێڵی بەریەکەوتنی نێوان حکوومەتی هەرێم هێزەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە عێراقیەکان بزانین بارودۆخەکە لەو ناوچە چۆنە دوایەوەی کە بوو یەکەم جار بە هێلیکۆپتەر لە بنکە و بارگاکانی کە تایبی سەید شوەدا کە هێزێکی چەکداری سەر بە حەشدی شابی و نزیک لە ئێرانن درابوو. هاوار سڵاو لێبێ دوایین زانیاریەکان چین سەبارەت بە بارودۆخی مووسڵ هەروەها ئەو بۆشایی ئەمنی کاکەوێتە نێوان هێزەکانی هەرێم و حکوومەتی عێراقەوە. بله شەف باش دکتۆر علی و دکتۆر بیلال ئەف شەوە هێرشەکە هلیکوپتەردا لەسەر کەتایب شوهدا هەروسا فرقا 34 یا بەدر لە پارێزگاها مووسڵ هاتنە کردن هەروسا دیفوان زانیاریم دەست کورسات نیوز کەفتین کو ئەو سەیتەرە ئەول ئانکو ئەو بازگا ئەول یا کو داخلی پارێزگاها مووسڵ بت ژلای حەشدە شعبیت هاتە بڕێڤەبرن نوکە هاتیە چولکردن و جێوێ پۆلیسên مووسڵ هاتینە جێوانگرتینە هەر ساڵ دیفوان زانیاریان دەسمە کەفتین ku pitiriya baregayên hejda şeعبî li nav parêzgeha Mûsil û dewroberên neynewa hatîne çûlkirin ji egerê hêrişkirine ser ku eger heye li her demekî hêriş bikete ser taybetî jî ew baregayên kevne nêzîkî nîştecêbûna xelkî û hawlatiyan û taybetî jî li devera reşîd ku ev şeve hêriş li ser hat bûkirin xelkê ew ê deverê ketiye dudilî û qeleqeka mezin da ku gelek şwan malên xwe çûlkirîne ji tirsa hindê ku careka dî hêriş li ser baregayên hejda şeعبî bêhête kirin û ew jî li ber piya biçin. El dîv wan zaniyariyên destme keftin ku twê hêrişa ev şeve da hatiye kirin kuştî û birîndar jî hene lê heta nuke hêzên hejda şeعبî ev çende pişt rast nekiriye lê dîv wan şayet halin ku nêzik cihêrîdanê gotî ku gelek birîndar hebûyne û ambulans bi rêjeyeka zor هاتینه اوی ناوچه و بریندار و کشتی جوگو هستینه نخوشخانه و هرسا پزشکیا دادا مووسڵ مدوید دمه دیار کردن او هیلین دناوبرا هرما کردستان و پارێزگاه مووسڵ دا که نزیک پارێزگاه دو که نزیکترین پارێزگاه جبو پارێزگاه مووسڵ حتی که بیجین بدری که هێزên ئەمنیên هەرێما کوردستان و تایبەتی jî asayişa هەرێما کوردستان ئەوان ڕێوەت بن حتی که او نزیکی بازگهین وان گلک نزیکی هفتونت گل هزین عراقی لی وکو من دا دیار کرن حشد شعبی نمایل ویره ابتنه هزین پولیسین عراقی هروسا هزین نافخویا مووسڵ نوکه اوان بازگاه بریوت بن و هیچ هزا حشد شعبی نمایل و بازگاه حتی کتو دچیت باجر مووسڵ دا اف شبه هندک بازگاهات بونه دانا جلای حشد شعبی و لی پشتی هیرش هاتیه کرن لی ناوچه رشیدیه او بازگشی جناوا پارێزگاه مووسڵ هاتینه راکرن و حتی نوکه دیارنینه کنه او هیزین حشد شعبی جه پارێزگاه مووسڵ درکفتینه
یان جی هشتا دناوا پارێزگەها میسل دانه ڕەوش لە پارێزگەها میسل لە هەندێک گەڕێکên wê یا ئارامە لێ هەندێک گەڕێکên دی خەڵک کەفتیەت قەلەقی و دوودلیە دابتایبەت ئەو ناوچەیە نێزیکی بارەگاهên hejda şeعبî ji ber hindê jî ew hêzên hejda şeعبî hindek ji wan baregahên xwe çûl kirîne da ku eger hêriş jî hate kirin ya bê zarar û ziyan bîtin û hindek ji wan xelkên dewroberên evan baregahan jî malên xwe çûl kirîne da ku giyanê wan yê silamet bîdin. هاوار هەربژیت بۆ هەواڵ و زانیاری نوێ بێگومان ئەگەڕێنەوە بۆلاتان جایکتر سەرستان ڕاکێشم بۆ هەندێ هەواڵ و زانیاری نوێ سوپای پازارانی کۆماری ئیسلامیێران ڕایگەیان کە شەپۆلی 24مینی لە چوارچێوەی وعدەی سادقی 4 ئاراستەی ئیسرائیل کردووە موشەکەکانی عیمات خەیبەر و هەروەها خوڕەم شەهری 4 ئاراستەی ئیسرائیل کرا و هەر سێ موشەکەکەش ئامانجەکانی خۆیان لە ئیسرائیل پێکاوە جایکتە سەرنجتان ڕاکێشم بۆ هەندێ زانیاری پەیوەست بە جەنگ و ئاڵۆزیەکان لە نێوان ئێران و ئیسرائیل کەمێک پێش ئێستا سوپای پازارانی کۆماری ئیسلامیێران ڕایگەیان کە شەپۆلی 24مینی موشەکەکانیان ئاراستەی ئیسرائیل کردووە هەر یەکێک لە موشەکەکانی عیمات خوڕەم شەهر هەروەها قەدر ئاراستی ئیسرائیل کراوە هەر سێ موشەکەکەش لەوێ ئامانجەکانی خۆیانیان پێکاوە ئەژڵێت جفرا کۆدی هێرشەکەمان بریتی بۆ لە یامەهدی ئەمە شەپۆلی 24مینی هێرشی موشەکی سوپای ئێرانە بۆ سەر ئیسرائیل لە چوارچێوی وعدەی سادقی 4 بەڵێ دکتۆر منیش هەواڵێکی خێرام لایە هەر لە درێژەی پێشهاتەکانی ئەم جەنگە بۆ پێیکە لە چەند لایەکەوە جەنگەکە دەستی پێ کردووە وەکو ئەوەی کە حیزبوڵا لە چەند ڕۆژ ڕابردوو چوە ناو جەنگەکەەوە لە ئێستا لە باشووری لوبنان هێزەکانی سوپای ئیسرائیل بە شێوەی زەمینی لەگەڵ بە پشتیوانی لە کۆپتەر چوونەتە گوندەکانی ئەو ناوچە گوندی سڕلعین نەبیشین ئەلخەزر لە باشووری ڕۆژەڵاتی لوبنان هێزە وشکانیەکانی ئیسرائیل بە پشتیوانی هەلیکۆپتەری سەربازی هێرشیان کردوتە سەر ئەو ناوچانە پێشتریش لە ڕاگەیەنراوێکە کە بڵاویان کردوتەوە بە پێی کە تەنانەت وە گۆرەقە بڵاویان کردوتەوە لە ناوچەکە داوایان لە خەڵکەکە کردووە کە ناوچەکە چۆڵ بکەن یاخود خۆیان بەدەستەوە بن دووبات یەکەمەوە گوندەکانی سڕلعین نەبیشین ئەلخەزر لە باشووری ڕۆژەڵاتی لوبنان هێزی وشکانی ئیسرائیل بە پشتیوانی فڕۆکە چەکدارەکان بە پشتیوانی هەلیکۆپتەرە سەربازیەکان داخلی ئەو ناوچانە بوون شەڕێکی لەسەر زەمین شەڕێکی قورس لە نێوان چەکدارانی حیزبوڵا و سوپای ئیسرائیل لە ئێستایا بەڕێوەچێت دکتۆر ئەمە پێشاتێکی نوێیە یەکەمی جارە بەم قەبارەیە کە هێزی وشکانی بەکاربێت ئێمە بینیمان لە چەند ڕۆژ ڕابردوو کە ئیسرائیل ڕایگەیاند بە پەرچی هێرشەکانی لوبنانێنەوە ئەو کاتی کە حیزبوڵا هێرشی کرد چەند هەوڵێکە بوو لە ئیسرائیلەوە کە داخڵ ببن بۆ ناو خاکی لوبنان چونە ناو خاکی لوبنان و چەند پێکدارانێکی ڕوویان لە نێوان چەکدارانی حیزبوڵا و سوپای ئیسرائیل بەڵام ئێستا بە شێوەیەکی فەرمی سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە کە لە ئەو سێ ناوچەی وەکو باسم کرد سڕلعین نەبیشین ئەلخەزر داخلی خاکی لوبنان بوون و شەڕ و پێکدادان لە نێوان حیزبوڵا و سوپای ئیسرائیل لەسەر زەوی بەردەوامە ئەو وێنانش لەسەر شاشەی کورسات نیوزن بەرپەرزانەوەی هێزی حیزبوڵایە بۆ هەلیکۆپتەرە سەربازیەکانی ئیسرائیل لەو ناوچانە ئێستا سەرسان ڕاکێشن بۆ سەر ئەو وێنانەی کە لەسەر شاشەی کورسات نیوزن هێزەکانی حیزبوڵا لەڕێی ئەو چەکانی پێیانە کە پێدەچێت چەکی دۆشکە و دژە ئاسمانی بێ بەرپەرچی هێرشەکانی سوپای ئیسرائیلێنەوە کە لە ڕێگەی هەلیکۆپتەری سەربازی بۆ پشتیوانیکردنی سوپای ئیسرائیل کە بە سەر وشکانی پیادە داخلی لوبنان بوون بەرپەرچیانێنەوە و لە ئێستا وێنەکان لەسەر شاشەی کورسات نیوزە کاکارانە و وێنانە دەنگی هەیە دەنگی بکەیتەوەی خۆی ئەو وێنانە باشووری بەیروتن هێزی ئاسمانی یاخود بەرپەرزانەوەی ئاسمانی حیزبوڵان دیارە کە
سیستەمی بەرگری ئاسمانی حیزبوڵا سیستەمێکی کلاسیکە زیاتر لە بابەتی دۆشکە و سیستەمی بەرگری ئاسمانی کۆن دۆشکەی 2 لولە و 4 لولە و 14 ملیم و 13 ملیم خۆی بینێتەوە ئەوە تەقاکەن بۆ ئاسمان بە نیەتەوەی ڕوبەڕووی فڕۆکەی جەنگی ئیسرائیل بنەوە کە بە بەردەوامی لەسەر ئاسمانی ناوچەکە ئەسوڕێنەوە لە باشووری بەیروتەوە هەتا سەر سنوورەکانی ئیسرائیل لە باشووری لوبنان بە بەردەوامی فڕۆکەی جەنگی لە 2ی سێوە واتە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوو تاکو ئێستا فڕۆکەی جەنگی ئیسرائیلی بەسەر ئاسمانی ناوچەکە ئەسوڕێتەوە ئەمە یەک کەمین جارە لەو ڕۆژەوە کە حیزبوڵا بە شێوازێکی ئاشکرا بەو چڕ و پڕیەوە گەبینن تەقەیەکی زۆر بە ئاسمانە ئاکرێت ئەوە سیستەمی بەرپەرزدانەوەی هێزی ئاسمانیە بە شێوەیەکی عەشوایی بۆ ئاسمان تەقاکە بە نیەتەوەی ئەم فیشەکانە بگەنە فڕۆکە جەنگیەکان و لە ئاسمان بیان خاتە خوارەوە بە شوێکی عەشواییە تا بە ئاسانیە بیندێک کە یاری بە تەقەکردنەکە ئاکرێت لە چەند شوێنێکی جیاوازەوە فیشەکان ئاراستەی هێزی ئاسمانیە کرێ بە ئەوەی کە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل کێشە و گرفتیان بۆ دروست بێ بەڵام بێگومان فڕۆکەی F-35 ئیسرائیل لەگەڵ F-16 پێشتریش لە ڕادارە پێشکەوتوەکانی گیان توانیوانە خۆیان بشارنەوە بۆیە ئاسان نابێت. سەرنجتان ڕاکێشم بۆ وێنانی کێسە لەسەر شاشەی کورسات نیوزن ساتی هەڵدانی موشکی ئێرانیە بۆ ئیسرائیل. 3 موشک لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران موشکی عیماد سەجیل خەیبەر ئاراستەی ئیسرائیل کراون بە پێی زانیاریەکانی سوپای پاسداران ئەڵێن کە هەرسێ موشکەکە ئامانجی خۆی لە تەل ئەبیب پێکاوە لە چوارچێوەی وعدەی سادقی 4 شەپۆلی 24مینی موشەکانی ئێرانە بۆ سەر ئیسرائیل و بە هەمان شێوە جفرەی هێرشەکەیان وەک خۆیان ئەڵێن یا مەهدی بووە واتە لەگەڵ وتنی یا مەهدی ئەو کەسانەی کە ئاراستەی موشەکەکان یاخود بەدەستیانە موشەکان تەقێنن ڕۆ ئیسرائیل تەقاندویانە وەک باسەکەن هەرسێ موشەکە لە ئیسرائیل ئامانجەکانی خۆیان پێکاوە. بەکارهێنانی موشکی سەجیل لە شەڕی 12 ڕۆژەیە بە شێوەیەکی بەربڵاو لە کۆتا ڕۆژاکان بەکارهێنرا. هەروەها لە 3 ڕۆژی ڕابردوو تا ئێستا سەجیل یەکێکە لەو موشەکانەی کە سوپای پاسداران بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل بەکارهێنێ. وێنەکانیشی لە ئاسمان کاردانەوەی زۆری لێکەوێتەوە کاتێک سەجیل بە دیاریکراوی لە ڕۆژ تەقێنرێ لە دوای خۆی شەپۆلێکی سپی لە ئاسمان جێهێڵێ و ئەمە موشکی هایپەرسۆنیکن کە بە ئاسانی تا ئاستێکی زۆر بەرز لە بەرگە هەوای زەوی دەرەچن و دواتر بە خێرایکی زۆر دێنەوە خوارەوە و بەرەو ئامانجەکانی خۆیان ئەڕۆن و هەندێک جار ئاراستەی خۆشیانە گۆڕن بۆ ئەوەی سیستەمی بەرگری ئاسمانی ئەو شوێنانەی کە مەبەستێتی دیاری کردووە نەتوانێت ڕێگری لێ بکات و ئامانجەکانی بپێکێت. موشکی هایپەرسۆنیکی سەجیل نوقتەزەنە واتە بە GPS کارەکە شوێنەکەی بۆ دیارێک دێ لەو ڕێگەیەوە ئامانجەکانی خۆی ئەپێک. ئەمەی کەی بینن لایەک بەیروت هەروەها ئەوی دیکەش تەل ئەبیبە لە ئیسرائیل و بەیروتیش لە لوبنان کە هەردووکیان تەل ئەبیب لەژێر ڕەحمی موشکی ئێرانیدایە و بەیروتیش بە بەردەوامی لەژێر هەڕەشەی فڕۆکەی جەنگی و هێزی ئاسمانی ئیسرائیلدا. بەڕێزان کەمێک پێش ئێستا بە دیاریکراوی لە درەنگانێکی شەوی هەینی بە چڕوپڕی ئیسرائیل باشووری بەیروتی بردومان کرد و تەقینەوەکان بەرفراوان بوون تەنانەت وەگەوەی کابینێ لەسەر شاشەکە بەشێکی زۆری باشووری بەیروت کارەبایی نەماوە کارەبا پچڕاو و خزمەت گوزارەکان نەماون ڕوبەڕووی شەپۆلێکی کۆچکردنیش بوونەتەوە بەپێی ئاماری ڕێکخراوە خێرخوازی و فریاگوزاریەکانی تایبەت بە کۆچبەران ئاماژە بۆ کراوە زیاتر لە 100,000 کەس لە باشووری بەیروتەوە ئاوارەی باکووری بەیروت بوون. تەنها لە ماوەی ئەم 3 ساڵەدا چەندین جار شەپۆلی کۆچ و ڕەوی باشووری بەیروت بۆ باکووری بەیروت ڕووی داوە و هەمووشی بەوەی هێرشەکانی ئیسرائیلەوە بۆ سەر باشووری بەیروت بەو پێگەی گرنگی حیزبوڵای لوبنانی لێیە کە یەکێکە لە گروپەکانی بەرەی مقاومە و وەلایەکی واتە لایەنگری تەواوی بۆ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران بە تایبەت پابەندە بە بەڵێنەکانی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران لە سەرەتادا
خومینی و هەروەها دواتریش خامنەیی کە هەردووکیان نەماون بە تایبەت دوای کوژرانی خامنەیی لە 28 شوباتی ئەم ساڵ. بێگومان حیزبوڵڵا پێشتر ڕایگەیاندبوو هیچ کاردانەوەیکیان نابێت لە ئەگەری هێرشی سنوورداری ئیسرائیل و ئێران بۆ سەرێکتر، بەڵام کوژران و بە ئامانجگرتنی خامنەی لایەن هێڵی سوورە بێت. کەمێک پێش ئێستا حیزبوڵڵای لوبنانی چەند درۆنێکی ئاراستەی باکووری ئیسرائیل کردووە بە پێی زانیاریەکان. کەمێک پێش ئێستا حیزبوڵڵای لوبنانی چەند درۆنێکی ئاراستەی باشووری یاخود باکووری ئیسرائیل کردووە و بەهۆی ئەوەشەوە هێزی ئاسمانی ئیسرائیل هێرشەکان یاخود چوونەتەوە سەر ئاسمانی ناوچەکە و ئەیانێت چەند پێگەیەک بە ئاماژ بگرن. ئەوە سیستەمی بەرگری حیزبوڵڵا با گوێ لە دەنگەکەی بگرین وەگە بینی تەقەیەکی زۆرەکرێ بە ئاسمانە لە چەند شوێنێکی جیاواز با گوێمان لە دەنگەکەی بێ هاوکاران بتوانن با دەنگەکەی زیاد بکەن. نێرانی کوردستانی سەرتان ڕاکێشە بۆ وێنانێکی ئێستا لەسەر شاشەی کورسات نیوزن تەل ئەبیبە کەمێک پێش ئێستا ڕوبەڕووی هێرشی موشکی سوپای پاسداران ببووە. بەشێکی وێنانی تەل ئەبیب بە پێی قسەی کەسرا ناجی پەیامنێری دیاری BBC فارسی کە زیاتر لە 30 ساڵ ئەزمموی ڕیپۆرتەری واتە کاری ڕۆژنامەوانی و پەیامنێری هەیە. کەسرا ناجی ناوێکی دیاری کارکردنی کەسایەتی ڕۆژهەڵاتیە لە میدیای ڕۆژئاوایە. ئاماژەی بە شتێکی گرنگ کردووە لە BBC باسی کردو ئەڵێ ئیسرائیل لە تەل ئەبیبە بێگومان خۆی ئەڵێ بە تەواوەتی سنوورداری کردووی بە هیچ شێوەیەک ڕێگەمان پێ نایە کە پەخشی ڕاستەوە خۆ بکەین. پێویستە ئەو وێنانەی کە تۆمارەکەین تەنانەت ئەو قسانەشی کەیکەین ئەو ستاندەپانی کەیکەین کە خیتامیە یاخود ئەزلایڤە پێویستە بیکەین تۆماری بکەین ببینرێتەوە اینجا ئاراستەی کەناڵەکانی ڕاگەاندیکەین و ئەژڵێت ئەو وێنانەی کە ڕاستەوخۆ پیشانە دێن تەل ئەبیب وێنەی ڕاستەوخۆ نین. بەلایانی کەمەوە 30 دقیقە دێلای هەیە واتە تەخیربوون هەیە واتە ساتی دقیق ئەو کاتە نییە کە تەل ئەبیب پیشانەیە. کەسرا ناجی پەیامنێرێکی دیاری BBC فارسیە کەمێک پێش ئێستا بۆ BBC فارسی پەیامی ناردووە بەڕوونی پێیوتون ئەڵێ ئیسرائیل بە شێوازێکی زۆر کۆنتترۆلی کردوون و بە هیچ شێوەیە ڕێگە بە تیمەکانی ڕاگەیاندن نادات لە ناوخۆی شارەکان وێنە بگرن و مقابلە چاوپێکەوتن لەگەڵ دانیشتوانی شارەکانی ئیسرائیلا بکەن. کەسرا ناجی ئەڵێ بە هیچ شێوەیەک سوپای ئیسرائیل یاخود دامودەزیا فەرمیەکانی ئیسرائیل ڕێگە نایەن پەخشی ڕاستەوخۆمان هەبێت یاخود بە لایڤ بە ڕاستەوخۆ وێنەکان بگوازینەوە
و ئەژڵێ بە هیچ شوێک ڕێگەما پێنایەن ئەو شوێنانی کە موشەکە ئێرانیەکانی بەرەکەوێت یاخود بە ئامانجە گیرن بچین سەردانی بکەین لە نزیکەوە ڕووداوەکان بینین وێنەیان بگرین واژڵێت هەر وێنەیەک هەر بابەتێک بۆ کەناڵەکانی خۆمانی ئامادە بکەین مەبەستی ئەوەی کە نێرداون بۆ ئەوێ بە دیاریکراوی کە ساناجی ئاماژە بۆ کات پێویستە ئیسرائیل دام و دەستگا فەرمیەکانیان کە لینکیان هەیە پێوەی بابەتەکەیان ببینن سەیری بکەنەوە دوای ئۆکی اینجا ئاراستی کەناڵەکانیان بکەن و ئەمەی زۆر بەڕوونی بۆ BBC فارسی باس کردووە بێگومان کە ساناجی پێکێکی گرنگی وەکو میدیاکارێکی ڕۆژهەڵاتی لە میدیاکانی خۆرئاوا هەیە زیاتر لە 30 ساڵە کاری ڕیپۆرتەری و میدیایی ئەکات. ئەوە ساتی بردومانکردنی تەلئەویبە زۆری جیاوازە لەگەڵ ڕاستەوخۆیانە بەڕێزانەوەی بینن لەسەر شاشەی کورسان نیست کەمێک پێش ئێستەی تەلئەویبە هاوڵاتیان بە موبایلی خۆیان وێنەکانەگرن زۆر جا بڵاوەکەنەوە واتە سانسۆر و فشارێکی زۆر لەسەر میدیاکانی زۆر بە ئاسانی سیستەمی بەرگری ئاسمانی وڵاتە ئەبینرێ کە چۆن بە ئاسمانە بڵاو بوونێتەوە و سوپای پاسداران ئەڵێت ئێمە تەنها 3 موشکمان ئاراستی تەلئەویب کردووە. سوپای پاسداران ئەڵێت تەنها 3 موشک موشکێکی قیمات موشکێکی خەیبەر یەک موشکی سەجیل 3 موشکمان ئاراستەی تەلئەویب کردووە بەڵام وەگەوەی لە ئاسمانە بینێ بەدەیان موشکی سیستەمی بەرگری و هەروە زۆر بەڕوونی دیارە موشکێک ئەکەوێتە نێو تەلئەویب لە تەنیشتیشیا دووکەڵی موشکی ترە بینێ کە دیارەوە بەرگری ئاسمانیە لەو شوێنانەوە بەرزەبنەوە ئەو موشکێکە بەڕوونی دیارە لە شوێنی نیشتەجێبوون لە شوێنی قەرەباڵغی تەلئەویبە بە تەواوەتی یا لە ئەرز با گردەنگی هەیە هاوکاران و کەمێک دەنگەکەی زیاکەن بەڕێزان ئەم هێرشانەی ئیسرائیل یاخود ئێران بۆ سەر ئیسرائیل لە کاتێکدایە کە ڕۆژی پێنجشەممە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیان کە زیاتر لە 160 توانای موشکی ئێرانیان لەناو بردووە بەڵام چەند سەعاتێک دوای دۆناڵد ترامپ وەزیری بەرگری ئەمریکا ژووتی کە لە 190 توانای موشکی ئێرانیان لەناو بردووە. ئەو جۆرە لە ناهەمانگی لە ژمارەکان لە ئەمریکا دەرخەری ئەوەیە کە زانیاریکی ورد نییە لەسەر ژمارەی موشکی ئێران لەسەر سەکۆ موشکیەکان لەسەر کۆگاکانیان ڕاستە ئەمریکا و ئیسرائیل بەردەوامن لە بردومانکردنی کۆگا و سەکۆ موشکیەکان بەڵام تاکتیکی سوپای پاسداران تا ئێستا سەرکەوتوو بە لە بەردەوامی هێرشە موشکیەکان بۆ سەر ئیسرائیل تەنانەت هێرشی درۆنی بۆ سەربنکە و بارگاکانی ئەمریکا لە ناوچەکە بە پێی ڕاگەندراوی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت 14 بنکە و پایەگا و بنکەی سەربازی ئەمریکا لە ناوچەکە کراون تاماژ. سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت 14 بنکە و بارگای سەربازی ئەمریکامان لە ناوچەکە کردوتە ئامانج بە تەواوەتی خاپوورمان کردوون 5 ساڵی پێویستە جارێکتر ئەمریکا بێ لەو شوێنانە بنکە و بارگای سەربازی بنیاد بنێت.
بینەرانی کورسانی سەرستان ڕاکێشم بۆ هەواڵێکی بەپەلە ئێوارەی ڕۆژی پێنجشەم هەینی بڵاو کرایەوە کە مەسعود پزیشکیان پەیوەندی بە ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیاوە کردو. هەر ئێستا پێگەی ئیرنایی نزیک لە مەسعود پزیشکیان ناوەڕۆکی پەیوەندیەکەی مەسعود پزیشکیان و ڤلادیمیر پۆتینی بڵاو کردوێتەوە. ئاماژە بۆ کراوە کە دکتۆر پزیشکیان سەرۆکی ئێران ئاماژەی بەوە کردووە لە پەیوەندی تەلەفۆنەکەی لاگەڵ ڤلادیمیر پۆتین کە ئەو هێرشانەی ئەمریکا و ئیسرائیل کردویانە بۆ سەر ئێران هێرشێکی پێچەوانەی یاسا نێودەوڵەتیەکان بووە. هەروەها دەڵێت لە ڕێگەی دیبلۆماتیەوە بە وڵاتانی دراوسەی ئێران مانوتوە ئەوی هێرشانەی کردومانە بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکایە نەک ئەو وڵاتانەواتە لە کاتی گفتووەکەی لەگەڵ ڤلادیمیر پۆتین ئەم ڕووکردنەوانشی بوو ئەو یاوە کە ئەو هێرشانەی ئەیکەن پەیوەستە بەوەی کە بنکە و بارگاکانی ئەمریکا لە ناوچەکەکەنە ئاماج نەک سەروەری ئەو وڵاتانە وەردەژڵێت بۆمان دەرکەوت کابوونی هێزی بیانی لەم ناوچەیە ئەبێتە ئاڵۆزی زیاتر و ئەم ڕووداوانەشی لێکەوێتەوە. هەروەها مەسعود پزیشکیان بە ڤلادیمیر پۆتینی وتووە کە تیرۆرکردنی بە پێی وتەی ئەو ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران خامنەیی پێچەوانەی یاسا نێودوڵەتیەکان و مافی وڵاتانە لە کاتی ڕوبەڕووبوونەوە کە نابێ بەرپرسانی باڵا و سمبولەکانیان بکرێنە ئاماج. ئەوەی کە زۆر گرنگە لە پەیوەندی تەلەفۆنیەکە ئەم قسەی پزیشکیان بووە کە بە پۆتینی وتووە ئەڵێت بە پۆتینم وتووە کە لە جاری پێشوو کاتی قسەم لەگەڵ کردی پێت ڕاگەیاندم کە بنیامین ناتانیاهۆ پەیوەندی پێوە کردووی وتوێتی ئامانجمان نییە هێرش بکەینە سەر ئێران. پزیشکیان با ڤلادیمیر پۆتینی وتووە بیری هێناوەتەوە کە جاری پێشوو لەگەڵ ڤلادیمیر پۆتین قسەی کردووە. پۆتین وتێتی بنیامین ناتانیاهۆ سەردانی ڕووسیای کردو پەیوەندی پێوە کردوم کە بە هیچ شێوەیەک هێرش ناکاتە سەر ئێران. بەڵام پزیشکان ئەڵێت پێم وتووە کە ئەمانە هیچ کات جێی متمانە نین و قسەکانیان هیچ کات ڕاز نین درۆن و دووڕوون لە بابەتی سیاسی و دیبلۆماسیا تەنانەت ئیدعاکردنیشیان بۆ ڕێککەوتن شتێکی پوچ و بێبنەما بوو. هەروەها سەرۆکۆمار تاکیدی کردوێتەوە کە رووسیا ئەتوانێت پێگەیەکی بەهێزیە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕێگری بکات لەوەی کە ئەم هێرشانە بەردەوام بن و بە مافی ئێرانی زانیوە بەرگری زیاتر لە خۆی کاسەبارەت بۆ هێرشانەیە کرێتە سەر ئێران. و پزیشکیان وتوێتی کە لە ڕێی دیبلۆماتیکیەوە لەگەڵ وڵاتانی ناوچەکە ئامادەین ڕوونکردنەوەی زیاتر بین سەبارەت بۆ هێرشانەیە کرێتە سەر ئەو وڵاتانە و بە حەقی خۆمان ێزانین بەردەوام بین لەو هێرشانە. وتوێتی ئەو دەنگۆیانەی کە دوژمن بڵاوی ئەکاتەوە سەبارەت بە ناشرینکردنی ڕووی ئێران لە پەیوەندی نێودەوڵەتیەکان هیچ بنەمایەکی نییە تەواو ڕێز لە دراوسێتی وڵاتانی دراوسێمان ئەگرین. واتە ئەو وڵاتانی دراوسێ ئێرانن ڕێزێکی تەواو لە بنەمای هاوسەیەتیان ئەگرین. وەوتوێتی کە سوپاسی دوودڵی و قەلەقی گەل و وڵاتی ڕووسیاکات سەبارەت بەو دۆخە سەخت و خەتەرەی کە ئێستا بوونی هەیە کە مەبەستی هێرشەکانە بۆ سەر ئێران. وتوێتی کە داواکەم وڵاتانی سربەخۆ مەبەستی وەی کە لەژێر ڕکێفی ڕووسیا و ڕکێفی ئەمریکا ئەوروپا نەبن واتە وڵاتەکان کەمێک سربەخۆیان نەبێت لە دەربڕینی تێڕوانینەکانیان کە ڕێگە لەم جۆرێشانە بگرن وە سەرکۆنە و ئیدانەیکەن. و ڤلادیمیر پۆتین وتوێتی سەرخۆشیم هەیە بۆ کوژرانی خامنەیی و هاودڵ و هاودەردم لەگەڵ ئەو خەمەقوڵەی کە دەوڵەت و میلەتی ئێران سەبارەت بە کوژرانی خامنەیی هەیەی و وتوێتی کە لە پەیوەندی بەردەوامە ئەبم لەگەڵ سەرۆکی وڵاتانی هاوکاری کەنداو ڕێکخراوانی یاخود وڵاتانی کەنداو ڕێکخراوێکیان هەیە بە ناوی ڕێکخراوی هاریکاری کەنداو یاخود هاوکاری خەلیج تاعاونی خەلیج. وتوێتی لەگەڵەوانە پەیوەندی ئەەکەم ئەم بارودۆخی ئێوەیان بۆ ڕوونەکەمەوە کە پێویستە ئاسایش و ئارامی بۆ ناوچەکە بگەڕێتەوە و هێزی بیانی لە ناوچەکە پێویست ناکە بوونی هەبێت. و هەردوو سەرۆک هاوڕا بوون کە هەماهەنگی زیاتر لە نێوان تاران و مۆسکۆ هەبێت و ڕێگەی جیاوازی دیبلۆماتی و ئەمنیەتی
لە نێوان هەردوو لا هەبێت. تەبەن ئەو کۆدەی ئەخیر کە پزیشکیان ڕایگەیاند وتێتی هەردوو وڵات پەیوەندی دیبلۆماتی و ئەمنی تون لە نێوانیانە هەبێ ئاماژەیەکی نوێیە لە رووسیاوە بۆ ئێرە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران پەیوەندی بە ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیاوە کات ئەمە یەکەمین پەیوەندی سەرۆکی ئێرانە لە دوای هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئەو وڵاتە. مەسعود پزیشکیان کاتێک تەلەفۆنی بۆ ڤلادیمیر پوتین کردووە و توێتی گلەیی بێلێت. جاری پێشوو کەمە قسەم لەگەڵ کردی وتت بنیامین ناتانیاهو سەرۆکی ئیسرائیل پێی وتوم ئێمە هیچ نیەتێکمانیە بۆ هێرشکردنە سەر ئێران. بەڵام بینیت ڕازگۆ نەبوو و ئەمریکاش ئیدیئای ڕێککەوتنیە کرد بەڵام لە کاتی دانوستانە ئێرانیان کردە ئامانج و ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێرانیشیان کردە ئامانج کە ئەمە پێچەوانی هەموو عورف و یاسایەکی نێودەوڵەتیە لە کاتی ڕوبەڕووبوونەوە شەکە پێویست ناتواندێ ڕێپێدراونیە سەرۆک و سمبولی وڵاتان بکرێتە ئامانج. ئەڵێ بە ڤلادیمیر پوتین وت ئەمانە هیچ کات جێی متمانە نین، جێی باوەڕ نین و ئەو قسەی ناتانیاهۆشم بیرخستەوە. ڤلادیمیر پوتین بە سەرۆکۆماری ئێرانی وتووە هاوخەم و هاودەردی ئێوەم لە دەستدانی ڕابەر، بەشداری خەمتانم، هیوادارم دوایین ناخۆشی میلەت و حکوومەتی ئێران بێ و تەلەفۆنیش بۆ وڵاتانی کەنداوی عەرەبی ئەەکەم ئەوەی ئێوەیان بۆ ڕوونەکەمەوە کە مەبەستان بۆردومانکردنی بنکە ئەمریکیەکانە نەک وڵاتان و هەوڵی شەین ئاسایش و ئارامی بگەڕێنینەوە بۆ ناوچەکە. سەرنجام هەردوو سەرۆک لە کۆتایی یاوتویانە کە زۆر باشە لەم ولا لە پەیوەندی بەردەوامابی لە ڕێگەی کەناڵی جیاواز هەروەها گرنگی بە پەیوەندی دیبلۆماتی و ئەمنی بەهێزی لە نێوان هەردوو لایەن. ئەمە لە کاتێکدایە حەوت ڕۆژە جەنگ بەردەوامە، هێرشی چڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بەردەوامە، یەکەم جارە پۆتین قسە بکە تەنها وتوێتی هاوخەم و هاودەرتانین، قسێک لەگە وڵاتانی کەنداوەکەی پێیانەڵین ئەو هێرشانی ئێوە ئەیکەن بۆ سەر بنکە و بارگای ئەمریکایە نەک تێکدانی سەروەری وڵاتەکانتان. واژڵێت ئاسایش و ئارامیش بۆ ناوچەکە بە گرنگە زانین بگەڕێتەوە، بەڵام نازانێت رووسیا خۆی جارێ لەگەڵ ئۆکرانیا لە شەڕێکی 3 ساڵەیە ئەتوانێت ئاسایش و ئارامی لە کەنداو بەرقەرارکە یان بە هاتنناوەی و پشتیوانیکردنی ئێران لە ژێرەوە بە چەک و چۆڵ هێندەی تر دۆخەکە نائارامەکە. بێگومان ڕوودا و پێشهاتەکان زۆرن و هەواڵ و زانیاریەکان خێران، هەندێ بارودۆخی جیاواز یاخود هەندێ پێشهاتی نوێ هەیە لە بۆردومانکردنی ئیسرائیل و پێچەوانەوە بۆردومانکردنی ئێران بەردەوامە کە کەمێک پێشێستا سوپای پاسداران بۆردومانی تەل ئەبیبی کرد و بە هەمان شێوە هەواڵێکی نوێ لە سعودیە هەیە ئەڵێت کە ڕێگریمان کردووە لە 4 درۆن کەویستویانە کێڵگەی شیبەی نەوتی بۆردومان کرد. ئەڵێن 6 درۆن ڕێگریمان کردووە لە 6 درۆن کە ئامانجیان بۆردومانکردن و بە ئامانجگرتنی کێڵگەی نەوتی شیبەیە لە سعودیا. بێگومان نرخی نەوتیش بەرزبوونەوەکی زۆری بەخۆبینی، یەک بەرمی نەوتی بلند گەیشتە $94.50 نەوتی تەکساسیش تا $93 بەرز بووە. لای دەستپێکی هێرشەکانەوە تاکو ئێستا نرخی نەوتی ئەمریکا لە 150 بەرز بۆتەوە، نرخی نەوتی برێنتیش زیاتر لە 135 بەرز بوونەوەی بەخۆبینیوە. بێگومان هەندێک پێشهاتی نوێ هەیە هەر سەبارەت بەو
ڕووداوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکە هەن بێگومان کە بەشێکیان بۆردومانکردن بەشێکیان کاردانەوەی سیاسی هەر ئێستا کەناڵەکانی لوبنان بڵاویان کردوێتەوە کە فڕۆکەی جەنگی جارێکتر لە ئاسمانی لوبنانە. هەر ئێستا کەناڵەکانی لوبنان بڵاویان کردوێتەوە کە فڕۆکەی جەنگی جارێکی تر لە ئاسمانی لوبنانە هەروەها ئیسنایی نزیک لە سوپای پازدارانی ڕایگەیاندووە چەند تەقینەوەیەکی بەهێز لە تاران 20 جارێکی تر. کەمێک پێش ئێستا وەکالەتی ئیسنای خۆت پێگەی ئیسنایی نزیک لە سوپای پازاران ئەڵێت دەنگی چەند تەقینەوەیەکی بەهێز لە تارانی پایتەخت بیسترا. و هەروەها پەیوەندیەکی تەلەفۆنیشە بۆ لە نێوان ئەمیر عەبدولعەزیز بن سعود وەزیری ناوخۆی سعودیە لەگەڵ وەزیری ناوخۆی پاکستان هەردوو لە هاوڕا بوون لەسەر هێورکردنەوەی بارودۆخەکان کە پەیوەندێکی باش لە نێوان ئەو دوو وڵاتەیە هەیە. و هەروەها هەندێ زانیاری گرنگ هەیە لە لوبنان باس لەواکرێت کە ئینزالی ئیسرائیلی هەبووە بەڵام فەشەلی هێناوە لە بیقاع و باس لەواکرێت کە فڕۆکەکانیان یاخود هێلیکۆپتەرێک کەوتۆتە خوارەوە و کوژرا و بریندار هەیە. کەوێک پێش ئێستا هەندێ سەرچاوەی هەواڵی لە لوبنان بڵاویان کردوێتەوە کە دابەزینی هێزی ئاسمانی ئیسرائیل لە بیقاع هەبووە بەڵام هێلیکۆپتەرێکیان کەوتۆتە خوارەوە و کوژرا و بریندار هەیە. بەڵە بینەران سەرنجتان ڕاکێشم بۆ لای زانیاریەک کە ئێستا جۆی ویلسۆن کۆنگرێسمانی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس پامێکی بڵاو کردوێتەوە تێیدا پۆتین بە تاوانباری جەنگە ناسێنێت باز لەوە دەکات کە پۆتین تاوانبارە بە کوشتنی ئەمریکیەکان و بە بەرپرسیار لەو فۆزایی کە لە کەنداو نراوەتەوە بۆ پێی کە وا دەڵێت کە رووسیا زانیاری نهێنی پێگەکانی بەرگری و پێگە سەربازیەکانی ئەمریکای داوا بە ئێران. هەر ئەم ڕۆژنامەی واشنگتۆن پۆست بڵاوی کردەوە کە رووسیا زانیاری نهێنی و زانیاری هەواڵگری تایبەت بە پێگە و خاڵە گرنگەکانی ئەمریکای لە ناوچەکە داوا بە ئێران. ئەم پۆستەی جۆی ویلسن لە کاتێکدایە کە باز لەواکرێت رووسیا لە ڕێی چەند هێڵێکی هەواڵگریەوە چەند زانیاریەکی یاوە بە ئێرانیەکان تاکو ئێرانەکان بتوانن ئەو پێگانە بە ئاماژ بگرن و زیان بە ئەمریکەکان بگێنن. لە پۆستەکەیدا لە سۆشیال میدیا لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس
پۆتین بە تاوانباری جەنگ ناوبات و دەڵێ دەبێت رووسیا سزای ئەم تاوانی وەربگرێت و لێپێچینەوە لەگەڵ بکرێت. جۆی ویلسن سیناتۆرێکی ئەمریکیە، یەکێک لەو کەسانی کە زۆر پشتیوانیکردن بە پشتیوانی ترامپ ناسراوە بۆ هێرشکردنە سەر ئێران و هێرشکردنە سەر هێزە شیعیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. قورسانی سەرستان ڕاکێشم بۆ هەندێ زانیاری دیکە پەیوەست بە پێشهاتەکان لە لوبنان ئاماژە بۆ کرێکە فڕۆک یاخود هێلیکۆپتەرێکی ئیسرائیلی لە کاتی ئینزالی هێزەکانیان لە بیقاع لە ڕۆژهەڵاتی لوبنان هێلیکۆپتەرێکیان کەوتۆتە خوارەوە و هەروە زیانی گیانیە بوواتە بریندار و کوژراو هەیە لە ڕیزی سوپای ئیسرائیل و سوپای ئیسرائیل ژەڵێ کە چەند بارگایەکی سوپای پازاران لە لوبنان کردوتە ئامانج و میدیاکانی لوبنانیش ئاماژە بۆوەکەن کە هێز یاخود فڕۆکەی جەنگی ئیسرائیل ئێستا لە ئاسمانی لوبنانن و بە ئاسانی هەستیان پێکرێ و دەنگیانە بیستێ. ئەمە لە کاتێکدا لە دوی سێوە سوپای ئیسرائیل بڕیاری ئۆپەراسیۆنێکی داوە بۆ ڕشەکێشکردنی حیزبۆڵە لە باشووری لوبنان و لە باشووری بەیروت. بێگومان حیزبۆڵە ئێستا ڕاگەندراوێکی سەبارەت بۆ ڕووداوەی سوپای ئیسرائیل ئەڵێت کە کەمینێکی هێزەکانمان بووە بۆ سوپای ئیسرائیل کە بەهۆیەوە هێلیکۆپتەرێک کەوتۆتە خوارەوە و هەروەها ژمارەیەک لە سەربازانی ئیسرائیل کە ویستویانە دابەزینی ئاسمانی بکەن کوژراون. کەمێک پێش ئێستا حیزبوڵای لوبنان ئەڵێت لا بیقاع لە ڕۆژهەڵاتی لوبنان توانیویانە هێلیکۆپتەرێکی ئیسرائیل بخەنە خوارەوە و ژمارەیەک سەربازی ئیسرائیلی بکوژن. هەروەها میدیاکانی سەر بە سوپای پاسدارانی ئیسلامی ئێران ئەڵێن چەند کێڵگەیەکی نەوتیان لە سعودیە بە ئاماژ گرتو. هەر ئێستا پێگەی فارس نزیک لە سوپای پاسدارانی ئیسلامی ئێران ئەڵێت چەند پێگەیەک یاخود کێڵگەیەکی نەوتیمان لە سعودیە بە ئاماژ گرتووە کە لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژەوە ئەو کێڵگانەمان بە ئاماژ گرتووە. بینەرانی کورسانی سەرستان ڕاکێشن بۆ هەندێ پێشهاتینێ لە دوی سێوە سوپای ئیسرائیل بڕیاریە کە ئۆپەراسیۆنێک بۆ ڕێشەکێشکردنی حیزبوڵا لە باشووری لوبنان و باشووری بەیروت ئەنجام. ڕۆژانە بە بەردەوامی فڕۆکەی جەنگی باشووری لوبنان و باشووری بەیروت بەردومانەکە. ئەم شەو هێزی زەمینی ئیسرائیلی ویستویانە چەند ئۆپەراسیۆنێ بکەن و هەروەها لە ڕێی ئاسمانیەوە چەند دابەزینێ بکەن بە دیاریکراوی بۆ چەند ئۆپەراسیۆنێکی دیاریکراوە. حیزبوڵای لوبنانی ئەڵێت کاتێک سوپای ئیسرائیل ویستیان لە ڕێگەی فڕۆکەوە دابەزین بکەن هێرشمان کردنە سەر و کەوتنە کەمینێکی ئێمەوە هێلیکۆپتەرێکمان خستە خوارە و چەند سەربازێکی ئیسرائیلیشمان کوشتووە. ئەو وێنانەی کە ئەیبینن ساتی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرێکی ئیسرائیلە
کە لە بیقاع ئەکەوێتە ڕۆژهەڵاتی لوبنان ئیسرائیل ویستێتی هێزی ئاسمانی دابەزێنێ بۆ چالاکیەک بۆ ئۆپەراسیۆنێک کەوتونەتە کەمینی حیزبوڵڵاهەوە تەقەیان لێکراوە هێلیکۆپتەرەکان خستۆتە خوارەوە و ژمارەیەک سەربازی ئیسرائیلیشیان کوشتووە. ئەمە لە کاتێکدایە کە سوپای ئیسرائیل و هێزی ئاسمانی ئیسرائیل بەردەوامە لە بۆردومانکردنی بنکە و بارەگاکانی حیزبوڵڵا و بەشێکی زۆری سەرکردە دیارەکانی حیزبوڵاشی کوشتووە لە 2024ەوە تا ئێستا دەیان سەرکردەی سەربازی و سیاسی حیزبوڵای کردوتە ئاماج. تەنها لە ڕۆژی پێنجشەمە دەیان بنکە و بارەگای حیزبوڵای لە باشووری بەیروت کردە ئاماج. تەنانەت بارەگایەکی سوپای پاسدارانیشی لە باشووری بەیروت کردە ئاماج کە بە پێی وتەی سوپای ئیسرائیل فەرماندەی چالاکیەکانی سوپای پاسدارانی ئیسلامی ئێران بۆ لە لوبنان. سەرڕای ئەو هێرشە بەردەوامانە بەڵام هێشتا حیزبوڵای لوبنان بەردەوامە لە بەرگریکردن نەک تەنها خستنە خوارەوەی هێلیکۆپتەرەکە بەڵکو چەند درۆنێکیشی ئاراستەی باکووری ئیسرائیل کردووە و لە دوای ئەم هێرشانش فڕۆکەی جەنگی ئیسرائیل گەیشتنەوەتە سەر ئاسمانی ناوچەکە لە باشووری لوبنانەوە تا بەیروت بەردەوامە لە چاودێریکردنی بارودۆخەکە و بێگومان چەند ئامانجێکیش بۆردومانە. ئەمانە پێشهاتی نوێن لە لوبنان کە هاوسنوورە لەگەڵ ئیسرائیل کە حیزبوڵای لوبنانی کە وەکو هێزێکی کاریگەری بەرەی مقاومەی نزیک لە ئێران دەستی کرۆ بە چالاکیەکانی لە سەرەتای هێرشەکان لە ڕۆژی شەمە کاتێک ئەمریکا و ئیسرائیل هێشتا هێرشیان دەست پێ نەکردو و پێش هێرشەکان حیزبوڵا وتی بە ئیسرائیل و ئەمریکا هێرشەکەنە سەر ئێران کێشەمان نییە. هەر هێرشێکی سنووردارەکەنە سەر یەکتر ئێران و ئیسرائیل بۆ سەرێک ئێمە یەک کاردانەوەمان ناب بەڵام بە ئامانجگرتنی خامنەی یاخود دەستبردن بۆ خامنەیی هێڵی سوورە ئەوەی پێمان بکری ئەیکی ئەوەی تا ئێستا حیزبوڵڵا لە دوای کوژانی خامنەیەوە کردوێتی ئاراستەکردنی چەند موشک و درۆنێکە بۆ باکووری ئیسرائیل و ئەم چالاکیەشیانەکە هێزێکی ئیسرائیل کەوتونەتە کەمینی چەکدارەکانیان وەک لە وێنەکانە بینرێ کە پاژماوەی کەوتنە خواری و فڕۆکەیەکە و هەروەها کوژرانی چەند سەربازی کشانە لەو ڕوودا. حیزبوڵای لوبنانی بێگومان هێزێکی کاریگەرە سەرپەرشتی بەرەی مقاومەشێکرد لە سووریا پێش ڕووخانی بەشار ئەسەد و هەروەها لە عێراقیش تا ئەستێک سەرپەرشتی بەشێک لە گروپەکانی کرد و لە ڕووی مەرجعیەتیشەوە پشت بە ئیمامی یاخود ئایەتوڵا خامنەیی کە لە ڕۆژی 28 شوبات لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوەکە ئامانج. تەبەن هەفتەیەک تێپەڕە بێ بەسەرکردنە ئامانجی خامنەیی تەنها 5 ساعتی ماوە بگەینە هەمان ئەو دەقەیی کە لە ڕۆژی شەممە 28 خامنەیی لە نووسینگەکەی خۆی لە بارگاکەی خۆی لە ناوەندی تاران بکرێتە ئامانج خۆی و 47 بەرپرسی باڵای ئێران کرانە ئاماج کە بەرپرسی باڵای ئەمنی و سەربازی و سیاسی گرنگ و کارای ئێران بوون سەرباری کوژرانی ڕابەر بەڵام هێشتا سوپای پاسدارانی ئێران جڵەوی حکومداری و ئەمنی ئێرانی لەدەستە و توانێتی تا ئاستێ کۆنتترۆلی باردۆخی شارەکان بکات و لەمان کاتا بەردەوام بێت لە بۆردومانکردنی ئیسرائیل و بنکە و بارەگە سەربازیەکانی ئەمریکا. بێگومان چاوتان لەسەر کورسات نیوز بێ هەر هەواڵ و زانیاری و پێشاتێکە بێ ڕاستەخۆ بۆ تانێگوازینەوە و هەواڵەکان و زانیاریەکان زۆرن ڕاستترین و دروستترینیان لەسەر شاشەی کورسات نیوزە. بەخواتان لەسەر